لە ڕاستیە داگیرکاری تووشە داگیرکارێکی تازەنی ئەڵبێت ئەتوانم بڵم هەر لە قۆناغی دروستبوونی مێژووی تووشەوە لە ڕاستیە ئینکانیکردنی ئەم نەتەوەیە وەبوونی هەیە تەنانەت لەناو وە دەستور و دامەزراوەکانی دەوڵەتی هی تورکیە. بەڵام ئەم داگیرکاری ئەم دوایە لە ڕاستیە داگیرکارێک کرێ بڵێن زیاتر تونترە وەکو داگیرکاریەکانی پێشووتر و ئەگەرکو سەرەتایی داگیرکاریەکانی تووشە لە بۆ ڕاوەدونانی پەکەکە و یاخود بۆ کۆتایی هێنانی بسوتنی ڕزگاری خوازی کورد بێ لە باکووری کوردستانە. بەڵام ئەم داگیرکاری تووشە ڕاهەندێکی تریژیە ئەویش ئەوەیە کە دەیەوێ ئەو شوێنانەی کە لەناو ئەوەی کە پێوتێتی میساقی میلی لە ڕاستیە وەجارێکی تر بتوانێت تورکیا لە ڕێگەی ئەمانەوە بیانگەڕێنێتەوە بۆ باوەشی خۆی. بۆیە کورد دەبێت لە ڕاستیە زۆر ئەتوانم بڵم هۆشیارانە تەعامل لەگەڵ ئەم فۆرمی ئەم جارێ ئەم داگیرکاریە بکە. ئێمە پێویستمان بەڕاستی بە جۆرێک لە ئیتیفاقێکی تازە هەیە لە بینی هێزە کوردەکانە بەتایبەت لە بینی پارتی و لەگەڵ پارتی کرێکارانی کوردستانە بۆ ئەوەی کەوا بتوانین لانی کە ئەم داگیرکاریە لە ڕاستیە بیوەسێنین چونکە ئەگەر ئێمە یەکگرتوو نەبین لە ڕاستیە یەکتر تاوانبارکەین بێگومان ئەمە دەرفەتێکی زیاتر ئەدا بە دەوڵەتی تووشە بۆی کەوا زیاتر بێتەنەوە هەرێمی کوردستانەوە و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بێگومان باشوور لەژێر مەترسێکی ئەتوان بڵێمە گەورایە. بێگومان هەموو هەوڵێک بۆ دروستبوونی ئەتوان بڵێم شەڕی خۆکوژی بێگومان ئینتیحارێکی سیاسی و ئینتیحارێکی نیشتیمانیە بۆ ئێمەی کورد بێگومان شتێکی خراپە ینی بێگومان لە ڕاستیە شەقام کاریگەری باشی هەیە شەقام ئەتوانێت ئەگەر بێتە جواب و ئەتوان بڵێم بۆ دەنگی هەبێ بێگومان ئەتوانێت کاریگەری خۆی بەجێ بێڵێت و هێزەکانی ناو سیاسی کوردستان ئەتوان بڵێم ئەبێت لەم قۆناغەداوە بێنە دەنگ چونکە شەڕی نێوان ینی من دڵنیام لە ڕاستیە لە ئەجەندای هەردوو لە ڕاستیە هەم پارتیش و هەم تا ڕادەیەک پارتی کرێکارانی کوردستان و هەمی کێتی نیشتیمانی کوردستان و هەموو هێزەکانی تریشا لە خەیاڵدانیانە هەیە کەەوە شەڕی ناوخۆ نەکەن. بەڵام واتە ئێمە ئەم نیەتەمان هەیە بێگومان دەکری ئەم نیەتە لە ڕاستی لەسەر ساحی سیاسیە لەسەر ئەرزی واقع لە ڕاستی ڕنگدارەوەی هەبێ تێگەی مادەم ئێمە ئەو نیەتەمان هەیە کەواتە دەبێت دەست پێشخەری بۆ بکەین بێگومان شەقام دەبێت هەماهەنگ لەگەڵ هێزە سیاسەکانە بکەوێتە جوڵە و بتوانێت بەتایبەت مەسەلەن بۆ نمونە لە ماوەی ڕابردووە ئەبینی کۆنگری وەفدی ئاشتی لە ڕاستیە لە هەندێشن ئیشی باشی کردووە و گەڕاون تا ڕادەیەک و کۆنگرێنەوەی تا ڕادەیەوە گەڕاون دانیشتون لەگەڵ هێزە سیاسەکانە. بەڵام بێگومان ئەمە پێویستی تا ڕادەیەک بۆ شەیەکەوە لەگەڵ پارتی و لەگەڵ سەگەداتی و پەکەکەش وەدابنیشن بۆی بتوانین ئەم کۆدەنجی شەقام هەیە ئەتوان بڵێم هاوەهەنگ بکرێت لەگەڵ هێزە سیاسەکان و ڕوئیە هێزە سیاسەکان بۆی کە بتوانین ئەم شەڕە ڕابگرین یاخود ئەو شەڕی کە دەوڵەت ئەوێت دەوڵەتی تووشیا ئەوێ ڕووبدا ئێمە بتوانین هێڵن ڕووبدات. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی کورد بەڕای من لەوەتەی کورد بووە هێرشی نەکردووە سەر هیچ دەوڵەتێ هێرشی نەکردووە سەر هیچ نەتەوەیەک هێرشی نەکردووە سەر هیچ قەومێک ئەوەی کە کراوە لە ڕابردووە تەنها دەوڵەتەکانی ترن تەنها نەتەوەکانی ترن هێرشیان کردووە سەر کورد ئەوەیش کە ئێستا ڕووەدا لە با بڵێن باشووری کوردستان یان مەسەن بڵێن کاوان پێڵەن باکووری عێراق بەڕاستی ئەبێ لە ڕووی نێودەوڵەتیەوە خەڵکانێک بێنە سەر بێنە جواب یان با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان یان حکوومەتی عێراقیش چونکە ئەمە داگیرکاریە بۆ سەر خاکی عێراق یعنی ئێمە داگیرکارێکە بۆ سەر خاکی عێراق ڕۆژانە ڕەزوباخی خەڵک ئەسووتێنرێ ڕۆژانە خەڵکی سڤیلە کوژرێ ینی بەڕاستی ئێمە وەک خۆمان بە تەواوەتی ئیدانەیە و داگیرکاریەکەین و داگیرکاریە بۆ سەر خاکی کوردستان و داوا لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و ڕێکخراوە ژینگە پارێزەکانەکەین کە هەوڵی جدی بدەن بۆ ئەم لەشکر کێشیە بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر خاکی پیرۆزی کوردستان. حزب هەیە بەداخەوە ئێستا بەرژەوەندی لەگەڵ تورکیا هەیە یعنی ئاسانکاریان بۆ کاوە پێشیانەکەوێت بۆ ناوچەکانی کوردستان دواتجار ئەوان هیچ شوێنێک شارەزانین لە شاخەکانی کوردستان ئەوەی کە ئێستا ئەکرێ حزبێکی دیاری کراوە کە پێشیان کەوتووە و ئەمەش وا ئەکات کە شەڕی براکوژی لێ بکەوێتەوە. لە ڕاستیە بە هەموو شێوەیەک دژی شەڕی براکوژین ئەوەی کە لا ڕابردوو شار ڕووی داوە هی کەس لی سوودمەند نەبووە لە ئاخریا
دایک جەرگی ئەسووتێ لە ئاخرا مناڵ هەتی و ئەبێت ئەوەش جۆرێکی ترە لە داگیرکاری و جۆرێکی ترە لە ئەنفالی کورد و کوردستان بەڕاستی کارێکی زۆر زۆر نەشیاوە کارێکی زۆر زۆر قێزەون بوو بۆ سەر ژینگەی کوردستان